بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە مانگەش بە لێبڕینی لە سەدا 21 موچە دابەشکە دوا بڕیارشە ڕۆژانی سێشەمە و چوارشەمە موچەی وەزارەتی تەندروستی دابەش بکرێت. حکوومەتی هەرێمی کوردستان مەسەلەی لێبڕینی موچەی پێوەست کردووە بە ناردنی بودجەکە لە بەغدا و بە پێی ئامارەکانیش حکوومەت بەوێ پارەکەی بەغداد دەتوانێت بە تەواوی موچە بدات. ئەمشەو لە بەرنامەی ئەمڕۆ بە وردی لەسەرەوە دەوەسین داهاتی ئێستا هەرێمی کوردستان چەندە و ئێستا لە داهاتی نەوت و خاڵە سنووریەکان هەروەها گومرگ و باج چەندە دەگەڕێتەوە وەزارەتی دارایی و چەندیشی ناگەڕێتەوە. لەگەڵ مامێن. هەفتەی داهاتوو وەفدێکی حکوومەتی هەرێم سەردانی بەغدا دەکات. بە پێی ئامارەکانیش داهاتی مانگانەی حکوومەتی هەرێم لە 1 تریلیۆن دینار زیاترە و بەبێ بەغدا دەتوانێت موچەی تەواو بدات. بە پێی ڕاگەاندراوی حکوومەتی هەرێم هەفتەی داهاتوو وەفدی حکوومەت سەردانی بەغدا دەکات و بە دوواداچوون بۆ جێبەجێکردنی یاسای بودجەی عێراق دەکات. بە پێی زانیاریەکان تا ئێستا حکوومەتی هەرێم داتای تەواوی لەبارەی داهاتی نەوت و ناوخۆ ڕاددەستی عێراق نەکردووە. بەو هۆیەشەوە ناردنی پشکی هەرێم لە عێراقەوە دواکەوتووە. جێبەجێ نەکردنی یاسای بودجە لە کاتێکدا حکوومەتی هەرێم لابردنی لێبڕینی موچەی پەیوەست کردووە بە ناردنی پارەکەی بەغدا. بە پێی ئامارەکانیش هەرێم بەبێ بەغدا دەتوانێت موچەی تەواو بدات. داهات لە هەرێمی کوردستانەوە عومەر گوڵپی ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند داهاتی مانگانەی هەرێم 1 تریلیۆن و 90 ملیارد دینارە و حکوومەت دەتوانێت بەبێ لێبڕین موچە دابەش بکات چونکە موچەی تەواوی موچەخۆران پێویستی بە 895 ملیارد دینارە. 895 ملیارد دینارمان بۆ مانگێک پێویستە. پرسیارەکە لەوەدایە هاوکات پەرلەمانتارێکی عێراق بڕی ئەو پارەی ئاشکرا کرد کە حکوومەت لەم ساڵدا لە موچەخۆرانی بڕیوە. دکتۆر غالب محەممەد ئەندامی پەرلەمانی عێراق ڕایگەاند لە ماوەی 5 مانگدا 950 ملیارد دینار بە ناوی لێبڕین و 845 ملیاریش لە بەرزبوونەوەی دۆلار بەرامبەر دیناری عێراقی لە موچە دزراوە. دکتۆر غالب محەممەد وتیشی داهاتی هەرێم لە ماوەی 5 مانگدا نزیکەی 6 تریلیۆن و 250 ملیارد دینار بووە. حکوومەتیش لەو ماوەیەدا 3 تریلیۆن و نیوی داوەتە موچە واتە 2 تریلیۆن و 750 ملیارد دەمێنێتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان لە 21 حوزەیرانی ساڵی ڕابردوودا سیستمی لێبڕینی موچەی داهێنا. لەو کاتەشەوە بڕی 1 تریلیۆن و 600 ملیارد دیناری لە موچەی موچەخۆران بڕیوە و لە ئێستاشدا لەگەڵ زیادبوونی داهات ئامادە نییە هەڵی بوەشێنێتەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میانداری بەڕێز عومەر گوڵپی ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستانمان کردووە. مامۆستا عومەر بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سوپاس. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین لە داهاتەکانەوە ئێستا ئێمە چەند سەرچاوەی داهاتمان هەیە دوای دێنی سەرەوەی ئایا بەبێ لێبڕین و بەبێ بەغدا حکوومەت دەتوانێت موچە بە تەواوی بدات؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس بۆ جەناب سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیامیش کە هەمیشە سەلماندوێتی بەڕاستی کەناڵی خەڵکە و کاتێک کە خەڵک مافەکانیان پێشێ دەکرێەوە ئەکەونە دۆخێکی زۆر سەختەوە کەناڵی پەیام هەمیشە لەگەڵیانە بووە دەستخۆشتان لێکم لە هەموو کارمەندان. سەبارەت بە سەرچاوەکانی داهات تەواان ئێمە 5 سەرچاوی داهاتمان هەیە 4یان سەرەکین لە هەرێمی کوردستانە یەکێکیان لاوەکیە بۆ چونکە ڕێژەکەی کەم ئەویش ئەو پشتیوانیەی کە هاوپەیمانان پێشکەشیەکە طبعاً کە ڕێژەکەی لە 2.56 هەموو بودجەی هەرێمی کوردستان دابینەکە بە شێوەیەکی گشتی سەرچاوەکانی داهات یەکەمیان بریتە لە فرۆشتنی نەوت کەمە قەبارەیەکی زۆر گەورەیە لە هەرێمی کوردستانە سەرڕای ئەوەی گرێبەستەکان وەک خۆیانن هیچ پیاچونەوەی نەکراوە واتەم کابینەیە کە بەڵێنی چاکسازی گۆڕانکاریدا لە گرێبەستەکانی نەوت و پرۆسی دەرهێنان تا فرۆشتن تا گەڕانەوەی پارەی نەوتە هیچ شتێکی نەکردو لەو بوارە و دۆخی نەوت بەو دۆخە گەندەڵیەی کە تایەتی بەو دۆخە ناشەفافەی کە تایەتی هەرو خۆیەتی بەو ناموئەسەسی کە تایەتی وەکو خۆیەتی بەو جۆرەش داهاتی نەوت زیادی کردو. بۆچی؟ چونکە یەکەم داها نرخی نەوت بەرز بۆتەوە. ئێستا ئێمە
نرخی نەوت هەم جیهانیەکەی هەم نەوتە عێراقیەکە هەم نەوتی کوردستان گەڕاتەوە بۆ پێش دۆخی کۆرۆنا بۆ ساڵی 2019 و ئەمە یەکەم. خاڵی دووەم بەهۆی ئەو جیاوازەی لە نێوان دینار و دۆلارە دروست بوو. عادەتەن ئێمە هەموو ئەزانین داهاتی نەوت بە دۆلارە کاتێ ئەگۆڕێتەوە بە دینار $100 جاران بە 121,000 دینار ئەفرۆشرا لە هەرێمی کوردستانە، ئێستا بە 145,000 ئەفرۆشرێ و ئەکرێتەوە دینار بۆ خەزێنەی گشتی و ئەدرێتەوە بەکارەهێنرێتەوە. بۆیە داهاتی نەوت بە ڕێژەیەکی زۆر گەورە دابەزیوە. ڕێژەی ئەو ڕێژەی کە بەشدارە لە پڕکردنەوەی پێویستی و بودجێ هەرێمی کوردستان لە 155 گومرگ لە 25.6 ڕسومات لە 8.54 باج لە 7.69 بڕەکە چەنە؟ باش یەکەم لە فرۆشتی نەوت هەرێمی کوردستان مانگانە 570 میلیارد دیناری دەسەکەوێت. ئەم بڕە لە کۆتایی ساڵی 2020 نزیکەی 300 میلیارد دینارێک بوو. وە گوتمان بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوت، چونکە لە مانگی 3 و 4 و 5 ساڵی 2020 بەرمیلێکی نەوتی هەرێمی کوردستان بە $5 $12 $16 فرۆشراوە. بەس لە سەرەتای ئەم ساڵەوە نەوتی هەرێمی کوردستان لە نزیک $50 فرۆشتەوە، ئێستا لە سەر و $55ەوەیە و بۆیە داهاتی نەوت لە نزیکەی 300 میلیارد کەمتر لە 300 میلیارد دینارەوە گەشتۆتە 570 میلیارد دینار. واتە ئێستا نیوەی پێویستەکانی هەرێمی کوردستان لە بودجە و داهات لە نەوتەوە دەسەکەوێت کە 570 میلیارد دینار. خۆ ئەگەر ئەمە دوای لێدەرکردنی خەرجی و دوای لێدەرکردنی خەرجەکان و منەتوانم باشتریش ڕوونی کەمەوە بەڵێ و دوای لێدەرکردنی مافی کۆمپانیاکان، دوای لێدەرکردنی کرێی بۆری، دوای لێدەرکردنی قەرزەکان، یعنی ئەم دۆخە خراپەی کە ئێستا نەوتی تایە کە ناموئەسەسیە، کە گەندەڵیەکی زۆری تایە، کە کۆمپانیاکاری تایە، کە گرێبەستەکان گرێبەستێکی خراپن، هیچ پیاچونەیەکی پیانەکراوە. بەو دۆخەشەوە داهات 570 میلیارد دینار لە نەوتەوە دەسەکەوێ مانگانە کە لە ساڵەکە کاتە 6 تریلیۆن و 840 میلیارد دینار. لە گومرگەوە 300 میلیارد دینار هەرێمی کوردستان داهاتی هەیە و دوای ڕوونیەکەینەوە ئایا ئەم 300 میلیارد دینارە حکوومەتی هەرێم ئەیسەلمێنە یاخودنا. لە باجەوە 90 میلیارد دینارە، چونکە هێندێک ڕێوشێنی باج گیراوەتە بەر بۆتەوەی ئەوەی داهاتی باج زیاد بێ. کۆتا مانگی ساڵی 2012 داهاتی هەرێمی کوردستان بۆ مانگێک 85 میلیارد بووە، ئێستا گەشتۆتە 90 میلیارد دینار کە لە ساڵەکە 1 تریلیۆن و 80 میلیارد دابینەکە. لە ڕسوماتەوە 100 میلیارد دینارە کە لە ساڵەکە تریلیۆنێک و 200 میلیارد دینارە. لە هاوکاری هاوپەیمانان 30 میلیارە مانگانە بە دینار کە ساڵەکە 360 میلیارە. کۆکەی 1 تریلیۆن و 90 میلیارد لە یەک مانگا. کۆی داهاتی هەرێمی کوردستان 1 تریلیۆن و 90 میلیارد دینارە. بەڕێزت بەلایانی کەمیشەوە دادناوە لە گومرگە بەلای کەمەوە دامناوە لە نەوتە دۆخەکە وەکو خۆی. یعنی ئەگەر قەناعەت بکەین هەرێمی کوردستان کە ئەمە هێندە راپۆرتی ڕۆژنامەوانی هێندە زانیاری باز لەوەکەن هەرێمی کوردستان لەوە زیاتر ئەفرۆشێکە باسیەکە. ئەگەر باوەڕ بە خۆمان بێنین راپۆرتەکەی دیلۆیت هەمووی ڕاستە، هەرێمی کوردستان تەنها ڕۆژان 455,000 بەرمیل ئەفرۆشێ کە ئێستا زیاد بووە و بەلای کەمەوە 25,000 بە بەڵگەوە چۆتە سەری. ئەوە بێجگەلەوەی کە باس لەوەکرێکە لەسەر و 600,000ەوە ئەفرۆشێ. ئەگەر قەناعەتکەین بە داتاکانی دیلۆیت، ئەگەر قەناعەتکەین بەوەی کە نەوت هەر بەو نرخە کەمەی جاران ئەفرۆشێ، ئەگەر قەناعەتکەین بەوەی کە پرۆسەکانی هەموو ئەو پرۆسانەی پەیوەندی بەنەوتەوەی وەکو خۆیەتی، ئەوە لە فرۆشتنی نەوتەوە ئێمە هیچ کێشەیەکمان نییە و داتاکەت ئەو داتایە کە حکومەتی ئیعلانیەکە. بەڵام لە گومرگەوە داتاکە کە 300 میلیارە جیاوازیمان هەیە مانگانە. ئەویشەوەیە حکومەتی هەرێم تەنها ئەو داتایی کە یەتە وەزارەتی دارایی باسیەکە و ئیعلانیەکە کە نزیکەی 110 میلیارد دینارێک تا 120 میلیارد دینارێکە کە خۆشیان ئەزانن هەردوو هێزی دەسەڵات چ لە حکومەت چ لە دەرەوەی حکومەت زۆر باشەزان هەموو خەڵکی کوردستان ئەزانێ کە بە ئاشکرا لە سنوورەکانەوە قاچاقچێتیەکرێ، پارەی ئەم وڵاتە ئەدەزرێ و بە ڕێگەی جیاجیا گەندەڵی کۆمپانیاکاری ئەفووی گومرگی بۆتەوەی ئەوەی کە بڕێکی زۆر گەورە لە داهاتی گومرگ نەگەڕێتەوە خەزێنەی گشتی. هی ئەم وڵاتە
دیارنامێنە بەو سێ ڕێگەیە دزی قاچاقچێتی کە قاچاقچێتی شەر دزیە بەداخەوە ئێستا خەریکە قاچاقچێتیش ناوەکەی ئاسایی بووەوە لای خەڵک بەڵێن قاچاقچێتی واتە دزی مڵکی مڵک و ماڵی ئەم میلەتە کە خەڵک چاوەڕێی موچەکەی وەرگرێ بە تەواوەتی گەنجان چاوەڕێی دامەزران و هەلی کارن مامۆسایانی گرێ بەس چاوەڕێی بە هەمیشەییکردنن وانەبێژ بە هەمان شێوە چاوەڕێی ئەوەن بە هەمیشەیی دابمەزرێن بەداخەوە بەم جۆرە داهاتی هەرێمی کوردستان بە تایبەت لە گومرگەوە لێچوونێکی زۆر گەورەی هەیە بۆیە ئەم داهاتەی کە هەرێمی کوردستان هەیەی 1 تریلیۆن و 90 ملیار دینار باش چەندی لە موچە زیاتر چونکە ئێستا خەڵک بەیانی دیسان بە لێبڕین لە سڵاوی 21 تاوچە زۆر دابەش دەکرێت چەندی لە موچە زیاتر حکوومەت بەبێ بەغدا و بەبێ بڵین بەبێ لێبڕین دەتوانێت موچە دابش ئەبێ بڵێن خەرجی هەرێمی کوردستان چەنە طبعاً بوارەکانی خەرجی لە هەرێمی کوردستانە سێ بوارە بواری یەکەم موچێ بەبێ لێبڕین کە ئێمە زانین قەبارەیەکی گەورەی هەیە مانگانە 85 ملیار دینارە خۆی نزیکە لە داتایەکی تری حکوومەت هابینی و 83 ملیار دینارە باش با بڵێن 85 ملیار دینارە موچە بەبێ لێبڕین وەکو خۆی ئەوە یەک دووەم خزمەتگوزاری و بەگەڕخستنی وەزارەتەکان ئەوە یەکێکتر لە سەرچاوەکانی خەرجیە کە نزیکەی 100 ملیارە مانگانە پێشتر حکوومەت وتی کەمیان کردوەوە بۆ 6 ملیار بە قسەی خۆیان زۆر تاکی دەکەنەوە لەسەرەوەی کەمیان کردوەوە بەس ئێمە بەلای زۆریشەوە دامانناوە کە گریمان 100 ملیار بێ پرۆژەکانە طبعاً ئێمە بۆ پرۆژەکان جارێ هیچ بڕەپارەیەکی بۆ دانانین تا دوای پێتەڵێم بۆچی چکە پرۆژەکان پارێکی جێگیریان نییە لە 5 ساڵی ڕابردووە حکوومەت پارەی هەبوو بێ خەرجی کردووە نەیبوو بێ ڕایگرتووە واتە بودجەیەکی تەرخانکراوی جێگیر نییە لە پرۆژەکانە خەرج بکرێت باش ئەبینی حکوومەت وەکو خەڵات و دیاری ئەوە 5 ملیارمان خەرج کرد بۆ پرۆژەی فلان شوێنەوە 10 ملیارمان بۆ شەقامی فلان و ئەوانە خەرج کردەوە 100 ملیار بۆ فلان پارێزگا و ئەوانە کە لە ڕاستیە حکوومەت نابێ بەم جۆرە تەسەڕف بە داهاتی ئەم وڵاتەوە بکە ئەبێ بەپێی یاسابی کە بێ پلان بێ لە ڕێگەی پەرلەمانەوە بێ و ئەبێ بەپێی بەرنامە و پلانێکی استراتیجی هەم تەکتیکی هەم استراتیجی بێ کەواتە کۆی خەرجی جێگیری هەرێمی کوردستان 995 ملیارە موچە بەبێ لێبڕین خزمەتگوزاری و وەزارەتەکان باش 995 ملیار ئەگەر هاتوو ئەم ڕێژەیە لە داهات کە 1 تریلیۆن و 90 ملیارە دەرکەین ئەوە ئێمە 95 ملیار دینار زیادەمان هەیە لە هەموو مانگێکە کە زیادەی داهاتە لە خەرجی ئەساسیەکان 95 ملیار دینارەکە توانرێت بۆچی خەرج بکرێت توانرێت بۆ پرۆژەکان خەرج بکرێت واتە ئێستا هەرێمی کوردستان پارەی پێویستی بۆ موچە هەیە بە تەواوەتی پارەی پێویستی بۆ وەزارەتەکان و خزمەتگوزاری هەیە پارەی پێویستی بۆ پرۆژەکانیش هەیە 95 ملیار دینار مەبلەغێکی زۆر گەورەیە هەموو مانگێتوانرێت 50 نەخۆشخانەی پێ دروست بکرێت 50 قوتابخانەی پێ دروست بکرێت 30 شەقامی گەورەی پێ بکرێت 25 بەرزەپردی پێ بکرێت بڕەپارەیەکی زۆر گەورەیە واشتوانرێت ئەم 95 ملیار دینارە بۆ نمونە 5 ملیار دینار زیادکەی بۆ خەزێنی گشتی مانگانە ئەو کارمەندانی گرێبەستی پێ بکەیتە هەمیشەیی کارمەندە وانەبێژانی پێ بکەیت دابمەزرێنی کە پێویستی وەزارەتی پەروەردەیە لە بنەمایە و لە بنەمایە گەنجی ئەم وڵاتە ئەرکی حکوومەتە هەلیکاری بۆ بڕەخسێنێ لە کەرتی گشتی بێ یا لە کەرتی وانەبێژ ئێستا پێویستیان بە نزیکەی 10 ملیار دینارە بۆ دامەزراندنیە هەیە نزیکەی 10 ملیار دینار داهات لە هەرێمی کوردستانە هەیە بەشی ئەوەی کە هەم ئەو گەنجانە ببنە خاوەنی ئیش و وەزیفەی خۆیان چ لە کەرتی گشتی بێ یاخود بەهۆی بەگەڕخستنی پرۆژەکان و لە کەرتی تایبەت باش ئەگەر بەبێ ئێستا تۆ هەدای سەرۆکی حکوومەت و جێگرەکەی دەکەیت کە داهات هەیە و نایدێن بە موچە چکاوان زۆر جار دەڵێن ئێمە چۆن دەبێت داهاتمان هەبێ و نەیدەین بە موچە خۆرەکانی خۆمان بەڵێ طبعا ئەوەی کە جیاوازی ئێمە و حکوومەتە لە ڕقمێکایە لە ئێستا با من ئەوە بۆیە ئەو لاپتۆپەم هێناوە لەگەڵ خۆم و بەڕاستی ئەمە قسە بە هەوایی هەڵنادەین و قسەش ناکەین بۆی عاتیفەی خەڵکی بجوڵێنین و ئێمە بەڕاستی بە عەقڵ و مەنتیق بە مەبادئ و بە بەڵگە ئەمانەوە مخاتەبەی هەم دەسەڵاتکەین بۆ کۆتایی هێنان بەم دۆخە خراپەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە کە بۆتە هۆیەوەی خەڵک تووڕە بێ بێزار بێ برسی بێ و سیستەمیش ڕۆژ بە ڕۆژ دابرزێ و هەرێمەکەشمان ڕۆژ بە ڕۆژ لاواز بێ لاوازی لەوە زیاتر کە بە ئاسانی گێژەڵوکەی داعش و داعشیەکان هەرێمی کوردستانەکەوێتە دۆخێکی ئەمنی زۆر خراپەوە دارزان یاخود لاوازی لەوە خراپتر کە هەمیشە خەڵک دەستی لەسەر دڵی بێ ئەم دوو هێزەی
کەسەر بە دوو حیزبی دەسەڵاتن ڕووی چەکەکانیان نەکەنەوە یەک و جارێکتر هەرێمی کوردستان بخەنەوە ناو ئاگرباران و ناو جەهەنەمی شەڕی ناوخۆش هەڕی براکوژی کە ئێمە هەموو لەحزەیەک معارەزین بۆ ئەوە بۆ چونکە تۆ کە وڵاتەکەت سیستەم نەبوو یاسا جێبەجێ نەکرا مؤسساتی نیشتیمانیت نەبوو معارەزی بۆ ئەمە بۆیە ئێمە کاگ حەکیمگیان کەم قسانەکەن ئامادەی ڕوبەڕووی بەرپرسانی حکومەت لەبارەی داهاتەکە کە باڵان دەڵێن ئێمە موچە داهاتە بێت چۆن نایدەین بە موچە بەدڵنیایەوە لە 100% و بۆیەش با بڵێن ئەمڕۆ پرزنتیشن با بڵێن سیمینارێک یاخود کۆڕێکی ڕوونکردنەوەی بەو جۆرە پێشکەشم کرد بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن بۆی ئەو ڕقەمانە قورسن بۆی لای ڕۆژنامە نووسان هێندێک لە ڕۆژنامەسان کە ورد نەبن بە هەڵە نەچنە لای هاوڵاتی و بڵاو نەبنەوە و دواییش ئێمەشی پێ عیبدار نەبن بۆیە زۆر بە دقیقی هەر ڕقەمێکمان داناوە ئەزانین چی ئەڵێن و ئەزانین بۆ وا ئەڵێن و تەنها پشتیشمان بە یەک زانیاری نەبەستووە بۆ نمونە بۆ زانیاریەکان پشتمان بە پرسیار و بە دوواداچوونی خۆمان بەستووە لە ڕێگەی وەزارەتەکانەوە سەرچاوی یەکەم سەرچاوی دووەم ئەو زانیاریانەی لە هەردوو وڵاتی ئێران و تورکیاوە کە ئێمە زانین ئاڵوگۆڕی بازرگانی ئەو دوو وڵاتە لەگەڵ هەرێمی کوردستان ڕێژەیەکی زۆر گەورەیە لە ڕێگەی خاڵە سنووریەکانەوە چ ئیبراهیم خەلیل چ حاجی ئۆمەران چ باشماق چ خاڵە سنووریەکانی تر و خاڵی سێم ئەو راپۆرتە داراییانەی کە بەردەستمانەکەون و بڵاوە ئەبنەوە خاڵی چوارم کە سەرچاوی زانیاریەکانمانە بە دوواداچوون و ڕێگەی تایبەت کە ئێمە گرینە بەر کە بە شێوازی جیاجیا زانیاری و داتا کۆکەینەوە بۆی دڵنیابینەوە لەوەی کە ئەمەی کە ئێمە ئیڵێن ئەمە تەنها لێکدانەوە نییە بەڵکو زانیاری موچە هەیە بەڵات موچەی تاوی زیاتر لە بەرزاوی کە دابەشی ناکە ناوی بەڕێز ناوی دەنێکی چکە ئێستا بڕیاریانداوە بە موچەی وەزارەتێک بۆ نمونە بە دوو ڕۆژ دابشکان پێشتر وا بڕیاریاندا بوو کە لە ڕۆژێکە موچی چەند وەزارەتی بە زوا بڕیارە بڵێن سێشەمە و چوارشەمە موچەیەک وەزارەت دابەشێت کە حەکیم جاران کە لە بەغاوە پارەیەکی زەبەلا هاتە هەرێمی کوردستان یعنی ساڵ هەبووە 10 میلیارد دلار 10 میلیارد دلاری 2014 یعنی بە ئاسانی تەواو نابێ بەڵام لەبەرەوەی پارەکە زۆر بوو کە شاوی نەبوو لەوەی لە هەرێمی کوردستانە چی ڕوەدا گومرگەکان و فرۆشتنی نەوت و کە و کاتش لە 2009 فرۆشتنی نەوت دەستی پێ کرد و با بڵێن لە باجەوە و باج هەر فەرامۆش کرا بوو لە ڕسوماتەوە جێگەی باس نەبوو بۆیە کاتێک داهات بە بڕێی زۆر گەورە لە بەغاوەکە ئاهاتە هەرێمی کوردستان بەشی خەڵکی شێ کرد بەشی دزی و گەندەڵی و قاچاقچیەکانی شێ کرد بەس ئێستا کە ئەو بڕە زۆرانە لە بەغداوە نایەن ئەم 4-5 ساڵە ببینە هەرێمی کوردستان ڕووی ڕاستەقینەی شێوازی حکومڕانیەتەکەی دەرکەوتووە بەس ئێستا داهاتە کە هەر نزیگنی لەوەی بەغدا بەڕێز ئەمڕۆ لە کۆن ڕۆژنامە نووسەکە لە ساڵێکە 13 تریلیۆنەوە بەڵە بە دەقیقی بەپێی یاسای بودجەی کە دوایین ساڵ هاتوتە پەرلەمانە 2013 هەر ئەوە نەمان پێویست 13 تریلیۆن بوو کە لە بەغدا شۆ پارەدا هەر هەمان پارێ بەڵام بۆچی ئەو کاتە موچەی پێدرا خزمەتگوزاری پێشینەکان هەبوو ئێستا ناتوانرێ موچەشی پێ بدرێ بەتەواوی ئەو یەکەم ئەوەی لە بەغداوە ئاها دیار بوو زۆر ئاشکرا بوو دووەم ئەوەی هەرێمی کوردستان نێخرایە ڕوو و نێخرایە ناو یاسای بودجە و بەڕێگەی جیاجای گەندەڵی ونەبوو و دیار نییەمە بەڵام ئێستا بامینە سەر گومرگ بەس تۆ ناوی دەنێکی کەم پارە هەبێ و نەدرێ بە موچە خۆر نەدرێ بە خەڵک ناوی دەنێکی بەڕێز ئێمە بە کورتەکەی حکومەتێکمان نییە کە لەسەر پایەکانی دەوڵەتداری و سیستم و یاسا وەستا بێ و حکومەتێکمان هەیە لەسەر بناغەیەکی بۆشی گەندەڵ وەستاوە هەر لەحزەیەک هەر ڕەشەبایەک هەر قەیرانێک ئاوە عیبەکانی دەرەخا وەکو ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە 5 ساڵی ڕابردوو کە بودجە لە بەغاوە نایەت هەرێمی کوردستان ئێستا عیب و عارەکانی بە تەواوی دەرکەوتووە و تۆ تەماشا کە بزانە لە بواری موچا پەیڕەوی لە یاسا ناکەن لە بواری بودجا پەیڕەوی لە یاسا ناکەن لە بواری فرۆشتنی نەوتا پەیڕەوی لە یاسا ناکەن ناکرێت وەزارەتی هەبێ وەزارەتی سامانە سروشتیەکان بەپێی هەردوو یاسای ژمارە 20 و 21 ساڵی 2007 وەزارەتەکە مکەلەفە بەوەی پرۆسەی دەرهێنان تا فرۆشتن تا هێنانەوەی پارەکە هەمووی بەرپرسیارەتێکی بگرێتە ئەستەوە و مؤسسەشی بۆ دروستکە مەجموعەیە سندوق و دەستە و دەستگا دروستکە بۆی زەمانی شەفافیەتی پرۆسەی دەرهێنان و فرۆشتنی نەوت بکە بەداخەوە ئەمانە هەمووی ناکە و هەر ئەڵی بە سیستەمێکی عرفی مامەڵەیەکا کە وەک ئەوەی نەوت مڵکی باوکی خۆیان بێت کە بەداخەوە من ئەماڵێم و لە پێشچاوی بینەران نەوت مڵکی خەڵکی ئەم وڵاتەیە
هیچ کەس مافیەوەی نییە بۆ جۆرە تەسەڕفی پێوە بکە. داهاتی گومرگ مڵکی خەڵکی ئەم وڵاتەیە دوو هێزی سیاسی بە حکومێکی عرفی بەهۆی هێزی چەکی حیزبیانەوە خۆیان سەپانەوە بەسەر خەڵکی کوردستانە ڕۆژێگە بێت ئەم دەرفەتەیان لە کیسەجێ دەرفەتی گەڕانەوەی داهاتەکان دەرفەتی چاکسازی دەرفەتی گۆڕانکاری لە دەستی ئەوانە نامێنێ و ڕۆژێگە بێ خەڵق قسەی خۆیەکە وەک چۆن لە میسر کردی وەک چۆن لە لیبیا کردی وەک چۆن لە تونس کردی وەک چۆن لە تەنانەت لە سووریاش کردی. ئێستا مانەوەی بەشار ئەسەد گەورەترین عیبەیە لە مێژووی ژیانی خۆیان کە ملیۆنان کەسی وڵاتەکەی شەهید بوو ئاوارە بوون بریندار بوون پەراگەندە بوون هەزاران ئافرەت بێوەژن کەوتن مناڵان بێسەرپەرش کەوتن وڵاتی لەو جۆرە چ تام و چێژێکی هەیە سەرۆک بیتیایە ئەگەر یەک تۆ شعوری هەبێ بەشار ئەسەد نیەتوان یەک لەحزە بژی لە دوای ئەو ماڵوێرانەی بەسەر وڵاتەکەیە هێنای. بۆیە بەرپرسانی هەرێمی کوردستان هەتا دەرفەتیان لەبەردەسە باشترە خۆیان بەدەستی خۆیان هەردوو هێزی دەسەڵات کە بەرپرسیاری ڕاستە و خۆی هەموو گەندەڵی و خراپەکاری و نەبوونی سیستەمن لە کوردستانە چاکسازی بکەن و ئەگەرنا خەڵق قسەی خۆیەکە خەڵک لە سەدامی قبول نەکرد. بینیمان خەڵک بەدەستی سپیەوە هاتە دەرەوە دژی دەستگای داپلۆسێنەری ئەمن و معسکەراتی گەورە گەورەی حکومەتی بەعز بە چەکی پێشکەوتووەوە ڕوبەڕوویان بوویەوە. بۆیە بەڕاستی خەڵک لەوەی هێندێ اعتیباری ئەوەی کە دۆخی ئەمنی نەشێوێ ئەوەی کە شەڕی داعش هەیە ئەوەی کە هێندە هۆکاری جیاجیا یەک لە دوای یەک فرسەتی داوە بە هەردوو حیزبی دەسەڵات ئومێ دەکەم لەمە زیاتر هەرێمی کوردستان نەخەرە ناو زۆنگاوی گەندەڵی دەسەڵاتدارن بۆ موچەوەکووە خێر بە خەڵک بدەن. سەبن و ڕاگەندای وەزارەتی دارایی هەیە دەڵێ لەسەر ڕاستپاردەی بەڕێز جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیری دارایی و ئابووری ڕەزامەندیدا بە پێدان و خەرجکردنی موچەی مانگی 5 ئایاری ساڵی 2021 بۆ کارمەندانی وەزارەتی تەندروستی و ڕۆژی سێشەمە و چوارشەمە بەپێی میکانیزمی پێشوو پێویستی بە ڕەزامەندی و ئەو شتە دەکەم موچە خێرێک وای ناخوێنێتەوە کو خێرێک بێ. ڕۆژانە چەندین هەواڵی ئاوا گاڵتە ئامێزە بینین و ئەبیستین کە بەداخەوە لە هەر وڵاتێکی دنیا کە سیستەمی هەبێ موسساتی هەبێ موسساتی نیشتیمانی هەبێ ئەمە عیبەیەکی گەورەیە لە وڵاتان هەم حکوومەت هەم ئۆپۆزیسیۆن کێبڕکێەوەکەن چۆن بە کەمترین پارە و ئیمکانیات باشترین شێواز وڵاتەکان پێشخەن. حکوومەت حیزبەکانی دەسەڵات دەچنە حکوومەتەوە پرۆژەی عەبقەریانە و داهێنان کارانەی خۆیان خەنە گار بۆی ئیستیسمار هەم لە توانای مادی و مرۆیی وڵاتە بکەن بۆی وڵاتەکەیان ژێرخانی ئابووری بۆ دروستکەن نەوەکو هەواڵی دابەشکردنی موچەی وەزارەتێک کە مافی یاسایی خۆیانە. یعنی ئەگەر سەرۆکی حکوومەت ئەمرنەکە ئیتر موچە دابەش ناکرێ موچەی کارمەندان نادرێ ئەمە لە کوێی دنیا هەبووە کارمەندێک لە دەستگایەکی حکوومەتە ئیشەکە ئەمە مافی خۆی وەرەگرێ بە پێی یاسا و ئەبوو ئەم مافە یاساییە جێگیر بکرێت لە یاسای بودجا بڕەکەی دیار بێ ڕۆژەکەی دیار بێ کاتەکەی دیار بێ و ئەبوو پلەبەرزکردنەوە نەوەستێ ئەبوو ئەوەی کە شایستەیەتی لە مافەداراییەکان بەبێ ئەوەی خەڵک هاوار کە دەنگ بەرزکاتەوە ئێمەی پەرلەمانتانان پێوەی مەشغوڵ بین لە دنیا حزبی ئۆپۆسیۆن ئیشیەوە نییە بێت فشار لە حکومەتکە بۆی موچە خەرجکا بە پێی یاسا ئێوە بینن ئێمە خەریکی ئەوەین وانە بۆ لەبەرەوەی ئێمە ئەبێت ئێمە ئەبوو مەسەلەن لایەنەکانی ئۆپۆسیۆن ئەندام پەرلەمانە ئۆپۆسیۆنەکان ئەبوو ئێستا کێبڕکێ حکوومەتکەین لەسەر بنەمای پرۆژە بۆ پێشخستنی وڵات بەڵام ئێمە حکوومەتێکمان هەیە ئەوەندە خوارە نایەتە ناو گۆڕەپانەکە بە شێوەیەکی ڕاست و دروست لەگەڵ یان ململانەی ڕاست و دروستی شارستانیانە بکەین لە پێناو بەرژەوەندی وڵاتە ئەو لەو خواری خوارەوە لە ناو زەلکاوەکە لە خەریکی پێشێلگاری یاسایە ئێمە هەرەمانەوە بەرزی کەینەوە بیەینە سەرەوە یاسا جێبەجێ بکە پێی بڵێن پارەیەم وڵاتە مڵکیەم وڵاتە نەوتیەم وڵاتە گومرگیەم وڵاتە هی ئێوە نییە هی باوکی ئێوە نییە خێری پێ ناکەن کۆتایی پێبێنن هێزە چەکدارەکانتان واز لێبێنن خەڵک ئەبینێ ئەزانێ ئێوە چۆن ئەژین و ژیانی خەڵکیش دیارە خۆ ئەگەر هیچ کەس نەزانێت چی ڕوئەدا بەس بچۆ تەماشای ژیانی ئەو کەسانە بکە کە حکومڕانیەتی و فەرمانڕەوایەتی ئەم وڵاتە کردویانە و ئەیکەن ئێستا ئەبینی لەم وڵاتە چی ڕوویداوە ئەم جیاوازی ژیانە گروپێکی کەم لە خەڵک لە ئاستێکی زۆر ڕەفاهیەتە ئەژین زۆرینەی خەڵکیش لە خراپترین دۆخە ئەژین ئەمە دەرخەری ئەو ڕاستیەیە کە لە هەرێمی کوردستانە گەندەڵی تا قوڕقوڕاگەی بەرپرسانی دەسەڵاتدار هاتووە و ئیتر هیچ دەرفەتێک نەماوە بۆ لەوە زیاتر دواخستنی چاکردنەوەی بارودۆخەکە با من بێمەوە سەرداتاکان ئێمە لە نەوتا
ئەو داتایەمان وتووە کە حکومە دێڵێت ئەوەی کەمتر لە 150 نەوت دەگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی ئەوەی تر بە ناوی نزیکەی لە 153 گەڕێتەوە بۆ خەزێنەی گشتی ئەو داتایە کە حکومە دێڵێ واتە 570 میلیارد دینارەکە یەک دیناریمان نەخستوەتە سەر بە پێی راپۆرتەکانی دیلۆیت بە پێی فرۆشی ئێسەی نەوت بە پێی ئەو زانیاریانەی کە لە حکومەتەوە ئیعلان کراون لە 2019 کە ئێستا لە 2021 هەمان دۆخ نەوتی تایە ئەوە یەک واتە لە نەوتە هیچ ئیشکالێک نییە جێگەی گفتوگۆ نییە خاڵی دوم لە گومرگەکانەوەیە من مەجبور نیم بچمە ژێرباری ئەوەی کە ئەوەی ئەدەزرێ ئەوەی بە قاچاقی ئەبرێ حسابیکەم بە نەبوو من حسابیەکەم بە هەبوو ئەگەر سبەینێ درەنگ نا هەر سبەینێ حکوومەت بە جورئەتەوە بێت ڕێگە لەم قاچاقچێتی و دزی و گەندەڵی و خراپەکاریی گومرگەکان بگرێ یەکسەر ئۆتۆماتیکی لە 1 تریلیۆن و 290 میلیارد دیناری ساڵانەوە داهاتی گومرگەکان بەرزەبێتەوە بۆ 3 تریلیۆن و 600 میلیارد دینار واتە ئەو بڕە پارەی لە گومرگەکانە ئەدەزرێ بە قاچاغە برێ و نەبرێ بەهۆی خراپی سیستەم بەهۆی ئەو کۆمپانیاکاری و ڕێگە جیاجیانە 2 تریلیۆن و 309 میلیارد دینارە داهاتی خەڵک بەڵە لە ساڵێکە 2 تریلیۆن و 309 میلیارد دینارە ئەو حکومەت ئێستا دەڵێ چەندە بە پێ حکومەت خۆی ئەڵێ 1 تریلیۆن و نزیکەی 300 میلیاردمان دەسەکەوێت کە ئەمە ڕاست نییە بۆ خەڵک ئەزانێ ڕاست نییە ئێمە زانین ڕاست نییە خۆشیان ئەزان ڕاست نییە یعنی گەورە بەرپرسانی حکومەت خۆیان لە پەرلەمان بە ئێمە یانوت کە ئێمە نەمانتوانیەوە تا ئێستا هەموو داهاتی گومرگەکان بگەڕێنەوە خەزانەی گشتی و نەمانتوانیەوە ڕێگە لە قاچاقچێتی بگرین و بۆ ڕێگریکردن لە قاچاقچێتی ماوەی ساڵێکە حکومەت دوو قەراری دەرکردەوە هیچیانی جێبەجێ نەکردووە و بڕیاریاندا هەردوو هەر سێ هێزەکە بەیەکەوە لە حکومەت بڕیاریاندا هێزی هاوبەش دروستکەن بینێرنە خاڵە گومرگیەکان سنووریەکان بۆی ڕێگە لە قاچاقچێتی بگرن لە مانگیەک بڕیاریان دەبڵ ئەوە تا ئێستا دروست نەکراوە ئەو هەر ئەو گەورەترین بەڵگەیە لەسەر ئەو بێجگە لەو هەموو بەڵگانەی ترکە ئێمە لە بەردەستمانن بەزەوە بەڵگەیەکی ئاشکران هەیە دەکەڕین وڵاتان لە سەبارەت بە داهاتی خاڵە سنووریەکان و داهاتەکانی تیش قسە دەکەین بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵاتان لەگەڵمان بێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. هەندێکە چەندین جۆر چاکردن و تێکەڵ یەکەن. هەندێکی ترە چن لە چایخانەکان تێکەڵی چایەکانە کڕن. بەڵام ئێستا بۆ یەکەم جار لە عێراقدا چای سەعدەدین خۆی بە تەنها ئەمداهێنانەی کردووە و تێکەڵەیەکی دەگمەنی بۆ ئامادە کردووە. چای سەعدەدین تێکەڵەی چایخانە تابی بکە و ئەنجا بزانە تێکەڵکردنی چا چۆنە بێت. لا سروشتەوە بۆ سەر سفرەکان زوبیلی تا تام و چێژە و لێ دەنرێداسا زوبیلی با 15 خولەک ئامادەیە سروشتی و بەتان بێوێنەیە بیخۆنۆشی گیانتان بێ زوبیلیتان لە یاد بێ سوپیلیت لە کێڵگەوە بۆ سەر سفرەخوانەکانتان تاکە بریکار لە عێراق کۆمپانیای ساحل عێراق. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. Rice amaya? No, the rice. تعرفي عربي؟ No, the good rice with the quack quack on the front. قهوة. ما بستم كوفي. No, I'm looking for the good stuff. With the quack quack on the front. بخوا براتي ناقم أما يعني تي. كاق إبراهيم. أتخواز أحمد نبي أتاري ولا؟ زان أو كابرات سيدي. Looking for the rice, the good rice. زرخوش. quack quack quack. رايز يعني برنس. بس بأخوي نازانم واك معناه سيا. It's that delicious rice with the quack. من جاكم. هیوایەتم خواردنە. جارێک ڕێم کەوتە عێراق برنجێکی زۆر خۆشیان بۆ هێنام. دەنێک درێژ و تام خۆش بوو. ئەوە نەخۆش بوو بەڵامەوە یەکسەر پرسییم ئەم برنجە خۆشە ناوی چییە؟ ئەوە بەرهەمەکانی نەورەسە. نەورەز یعنی سیگڵ. Quack quack. ناوڕاست.
دەبڵێ ئەو برنجەی ڕسمی باڵندەکەی لەسرە ئیتر پێویستی ناکرد بڵێ برنجی یانزە بیستویەکی نەوڕاست تامێکی لەبیر نەکراو. ئەستان خۆشەویستە هاتینەوە بۆلاتە لەم بەرنامەیەدا خۆشترین و باشترین جەبە ساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێ یەکەین پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوبسانە خۆشترینە سرکە مریشک ئیندۆمی پەنیر ئیندۆمی وەڵامەکە زۆر ڕاستە ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست پرسیاری دووەممان دەڵێت کام زۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن سەدڵ کیسە خێزانی هەمیان بە دڵنیاییەوە هەموویە وەڵامەکە زۆر ڕاستە ئازیزان خۆشەویستان بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن کۆتا پرسیار ئاراستی هەردووکیان دەکەین کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە لە جبسێکی تران نەخواردووە ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە دڵنیا بوومینیە ئەو جبسەی وێنەی نییە هەردامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو خۆتۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست مامۆستا عومەر پێش ناوبڕەکە کەمێک باسی داهاتی نەوتمان کرد لەگەڵ خاڵە سنووریەکانە ئێوە خۆتان کێشتان هەم لەگەڵ داهاتی نەوتەکە هەیە کە تاواناریوە داهاتی خاڵە سنووریەکانیش بەڕێزت دەڵێی بڵین 2 تریلیۆن زیاتر نایەتەوە خەزێنەی بەڵێ حکوومەت منەمێ ئەوە ڕوونکەمەوە کە طبعاً لە هەموو پۆینتێکی حکومڕانی لە کوردستانە ئێمە قسەمان هەیە و کێشەمان هەیە بۆ چونکە سیستم و حکومڕانی لە کوردستانە و حکوومەت و مؤسساتەکانی لەسەر بنەمای یاسا ناڕۆن هەر لە یاسای بودجە بگرێت تا هەموو بارەکانی تر تەنها وەزارەتی سامانە سروشتیەکان زیاد لە 10 مادەی لە قانونەکەی خۆی پێشێل کردووە بە بەردەوام کە یاساکە لە 2007ەوە دەرچووە بەڵێ یاسای نەوت و غاز و یاسای خودی وەزارەتی سامانە سروشتیەکان بۆ یەکەڵین کێشەمان نییە واتە من مەبەستم لێرە یەک شتە ئەو جیاوازی قسەی ئێمە لەگەڵ بەرپرسانی حکوومەت دەڵێ ئەگەر پارەمان هەبێ موچادین وانە ئێمە ژەڵین پارە هەیە لەو نێوانە خەڵگە بێ بۆی ڕوونکەینەوە یعنی ئێمە ئەرکمانە ڕاستی کار حەکیم و ئێمە بێجگەلەوەی لە پەرلەمانەوە بە هەموو ڕێگاکان بەکارێنین بۆ چاودێری حکوومەت بۆ فشار خستنە سەری بۆ لێپرسینەوەی و ئەرکیشمانە ڕوونکردنەوە زانیاری بە هاوڵاتیان و دیاکارڕاتان بەوە هەیە کە تێچووی نەوت و ینی خەرجەکانی ئەوەندە زۆر بچووکێسە پەرلەمانتارانی عێراق دەڵێن لە عێراق لە 12 ینی لە 186 دەگەڕێتەوە بۆ خەزانەی حکوومەت بەڵام لێرە لە 150 کەمتریش گەڕاوەتەوە خۆتان بڕواتان نەخێر هەیە گرێبەستی خراپ هەیە کە لە ڕابردووە کراوە ئەم گرێبەستانە جێگەی گومانن و لەگەڵ هەر پیاچوونەوەیەکە ئەکرێت داهات لە نەوتەوە زیاد ببێ ئەمە یەک دووەم کۆمپانیاکان کە خزمەتگوزاری جۆراوجۆر پێشکەش بە کۆمپانیاکانی نەوتەکەن و پرۆسەی دەرێنان و فرۆشتنی نەوتەکان ئەمانە زۆرینیان کۆمپانیای هەردوو هێزی دەسەڵاتن ئەمانە بارگرانین تێچووی هەر بەرمی لە نەوتێک لەسەر خەڵکی کوردستان زیاد دەکەن بۆ نمونە کۆمپانیاکانی پاراستنی کێڵگە نەوتیەکان و کۆمپانیاکانی نەوت ئەمانە کۆمپانیای مناڵ و کوڕی بەرپرسانی یەکێتی و پارتین و لە پێناو بەدەستێنانی ملیۆنە دۆلاری مفتی مانگانە ئەو کۆمپانیانیان دروست کردەوە گەنا حکوومەت بەشی ئەوە پۆلیس و هێزی هەیە بەڵێ حکوومەت هەم پۆلیسی نەوتی هەیە هەم بەشی ئەوە هێز و دەستگای ئەمنی هەیە کە کۆمپانیاکان بپارێزێەوە کێڵگە نەوتیەکان بپارێزێ و لە زۆر بواری تریشە ئەمە بێجگەلەوەی کە ئەم نرخەی کە پێ فرۆشتێ ئەمە تاڵان فرۆشتنە باشە تۆ ئەگەر حکوومەتی زیرەکەت هەبێ بە سیستم کارکە پشت بە دەستور بەسێ بە یاسا بەسێ چۆنە بێت تۆ $10 لە خوار نەوتی بەسڕە و $20 لە خواری نرخی جیهانیەوە نەوت بفرۆشی بۆیە کاڵێم ئێمە با بڵێن کێشەی ئێمە لەگەڵ حکوومەتە بێجگە لە بنەما لە هەموو پرۆسەی نەوتا هەیە بەڵام کێشتان لەگەڵەوەی کە سندوقەکەش دروست نەکراوە کێشەمان لەگەڵەوە سندوق دروست نەکراوە کۆمپانیاکانی فرۆشتن نەکراون کۆمپانیاکانی بواری
دۆزینەوەی نەود نەکراون نزیکەی 4-5 کۆمپانیا بەپێی یاسا بێ دروستی کە ئێستا کۆمپانیا حیزبیان دیکەنی دارایی مەلەفینەوە دەرن بە پیاسینە تو خاز دەبێت کۆمپانیا حکومی دروستکرابەوەە وەکو سۆن کۆمپانیای سۆمەوە لە عێراق هەیە بەڵە یعنی بۆ نمونە سندوقی کوردستان بۆ داهاتەکانی نەوت و گاز ئەبوو ئەم سندوقە دروست بکرێت هەر دینارێک لە فرۆشتی نەوت بچێت ئەم سندوقەوە ئەم سندوقە بێت خازع بێ ئامادە بێ ملکەج بێ بۆ چاودێری هەم پەرلەمان هەم دەستگاکانی چاودێری هەم هاوڵاتیانیش چکە ئەم نەوتە نەک مڵکی ئێستای هاوڵاتیە مڵکی نەوەکانی داهاتووشە هیچ حکوومەتێک هیچ کابینەیەک هیچ دەسەڵاتێک بۆی نییە مافی ئەوەی نییە بێت نەوت دەربێنێەوە لە پرۆسەیەکی نادیار و ناشەفاف و ناڕوونیشە و بەو جۆرەی کە ئێستا هەیە بۆیە هەموو پرۆسەی نەوت ئەمە طبعاً حکوومەت ئێستا ئەم کابینەی خۆشیان ئەڵێن کە ئەمە هەموو پرۆسەی نەوت کێشەیەکی گەورەی تایە و گەندەڵی زۆری تایە لە هەر پیاچوونەوەیەک تێچووی فرۆشتنی نەوت کەمە بێتەوە و ئەو داهاتەیە گەڕێتەوە بۆ خەزانەی گشتی زیادە بێت بەڵام بە پشتبەست بە داتاکانی حکوومەت ئێستا داهاتی نەوت زیاد بووە 570 ملیار دیناری مانگانەیە لە باجەوە هەرو داهاتەی ئەوەی کە منەیڵێم ئەڵێم مانگانە داهاتی هەرێمی کوردستان 1 تریلیۆن 90 ملیارە لە باجەوە هەرەوەیە کە حکوومەت دەیڵێ 90 ملیارە لە هاوکاری هاوپەیمانانەوە هەرەوەیە لە ڕسوماتەوە هەرەوەیە کە 100 ملیارە تەنها لە گومرگەوە جیاوازین واتە من مەجبور نیم ئەو پارەی کە ئەدزرێ بە قاچاقی ئەبرێ بە گەندەڵی ئەبرێ لە گومرگەکانەوە حسابی کەم بە نەبوو بڵێم حکومە تۆ ڕاستەکەی لە گومرگەکانەوە تەنها 1 تریلیۆن و 300 ملیارە دەسەکەوێت نەخێر لە گومرگەکانەوە داهاتی ڕاستەقینەی خەڵکی کوردستان زیاترە لە 3 تریلیۆن و 600 ملیار لە ساڵێکە لە یەک مانگا زیاترە لە 300 ملیار دینار بەڵام ئەوە گەندەڵی خراپی بەڕێوەبردن دزی قاچاقچێتی خراپی سیستم کۆمپانیاکاری وای کردووەکە کەمتر لە ملیار و نیوە گوێراتی بازەکەش ئەوی خەلەلی تیانە بە تاوەتیاندی کۆمپانیەکە باز نەدەن یاخود نەگەڕێتەوە با ئێستا باسی ئەوەت بۆ بکەم کە کێشە لە گومرگەکانە چییە کێشەی گومرگەکان ئەمەیە یەکەم قاچاقچێتی ئاشکرا یعنی من لە هیچ شوێنێکی دنیا نەبووە تەنها لە هێندێ وڵاتی ئەفریقی کە لە دەرەوەی ئەسڵەن لە دەرەوەی شارستانیەتن بەم جۆرە تەسەڕوفەکرێ کە بە ئاشکرا باری قاچاق بێنیتە ژوورەوە بەبێ پشکنین بەبێ پشکنینی ڤێترنەری بەبێ پشکنینی تەندروستی بەبێ پشکنینی ئەندازیاری و تەنها لەبەرەوەی چەند بەرپرسێکی حیزبی گیرفانیان دەوڵەمەند بێ پرۆژە و کار و کەسابەتەکان بەردەوام بێ تەلەڤیزیۆنەکانیان بەردەوام بن ڤێلاکانیان زیاترکەن پارەکانیان لە بانکەکانی ئەوروپا و ڕۆژ ئەوە زیاتر بن قاچاقچێتی بەردەوامە ئەمە ڕێگەی یەکەمە ڕێگەی دووەم کۆمپانیاکاری 13 کۆمپانیایان لە هەر سنوورێک قوت کردوێتەوە کە ئەو ئیشەی ئەو کۆمپانیای ئەیکا بە دوو کاربەندی حکوومەتەکرێ کە شتی زۆر سادە و بەسیتن و گریمان زەڕور بوو کۆمپانیا هەبێ بەڵام تۆ بێ ئیشی لەو جۆرەی حکوومەت دەبێ بە کێبرکێبی دەی یعنی ناکرێت کۆمپانیایەک بێنی لە ڕێگەوە گرێبەستێکی بیتێ و لە ساهشتای داهاتی کۆمپانیاکەش بۆ خۆی بێت لە هیچ شوێنێکی دنیا نەبووە حکوومەت کاتێک خزمەتگوزارێکی خۆی ئیشی خۆی کارێکی خۆی ئەسپێرێ بە کەرتی تایبەت دەبێ بە کێبڕکێ بێ بە منافسێکی شەریفانە بێ ئەبێ بە کەمکردنەوەی نرخ بێ واتە بێ سەرمایەدارەکان کەرتی تایبەت لە دۆخێکی شەفاف و ڕوونە لە چوارچێوەیەکی یاساییە بێن کێبڕکەی یەک بکەن بڵێن حکوومەت ئێمە ئامادەین بە کەمترین نرخ بیکەین بۆی خەڵق قازانجکار لەو نێوەندەدا بەڵام ئێستا کۆمپانیاکاری بۆتە هۆیەوەی بە ملیۆنان دۆلار پارە پەیداکەن لە خاڵە گومرگیەکانەوە بۆ ئیشێک کە مۆزەفی حکوومەت دەتوانێت بیکە کاربەندی حکوومەت دەتوانێت بیکە باشە ئەوە ڕێگەی تر لێخۆشبوونی گومرگیەکە حەکیم با من قەبارەی لێخۆشبوونی گومرگیت پێ بڵێم تەنها لە مانگی 11 ساڵی 2020 بڕی لێخۆشبوونی گومرگی لە گومرگی تەنها ئیبراهیم خەلیل 6 ملیۆن دلار بووە واتە 8 ملیار و 700 ملیۆن دینار لە مانگێکە لە ساڵەکە واتە 104 ملیار دینار و 400 ملیۆن دینار تۆ تەماشاکەم تەنها لە گومرگی ئیبراهیم خەلیل بە عەفوی گومرگی کە لە سانەوەتی گەندەڵیە لە سانەوەتی بۆ بەرژەوەندی کۆمپانیای حیزبەکانە و بۆ بەرژەوەندی ئەم بەرپرس و ئەو بەرپرسە 104 ملیار دینار بە عەفوی گومرگی تەنها لە ئیبراهیم خەلیل ڕۆشتووە لە ساڵی 2020 ئەی لە گومرگەکانی تر بە دڵنیاییەوە بەو قەبارەیە ئەوانیش ڕۆشتووە واتە ئێمە
ساڵانە هەرێمی کوردستان 200 میلیارد دینار زەرەرەکە بەهۆی عەفوی گومرگیەوە لە گومرگەکان کە 200 میلیارد ئەتوانی 100 قوتابخانەی نموزەچی پێ دروستکەی، ئەتوانی 50 بەرزەپردی پێ دروستکەی، ئەتوانی زۆرێک لە شەقامەکانی پێ بکەیتە دووسایت. بۆیە قەبارەی بەهەدەردانەکە زۆر گەورەیە و یەکێکتر لە ڕێگاکان خراپی سیستەمە، نەبوونی تەکنۆلۆژیا و بەکارنهێنانی پرۆگرام و ئەوانە کە بۆتەوە ئەوەی کە زۆرێک لە پرۆسەکانی گومرگی لە خاڵە سنووریەکانە بە سیستەم نەبێ و بە ئاسانی فرتوفێڵ تایە ون ببێ. ئەی لە داهاتی باج و ڕسوماتەکە کارەلی تێدایە و گرفتی زۆری هەیە لە باجەوە کا حەکیم لە باجەوە طبعاً ئێمە یاسای تایبەتمان هەیە بۆ وەرگرتنی باج و ئەگەر یاساکان بە شێوەیەکی یەکسان بەسەر هەموو کۆمپانیا و چالاکی ئابوووریەکانە جێبەجێ بکرێن ئەوە بە دڵنیایە داهاتی ئێستای هەرێمی کوردستان لە باجەوە کە 84 میلیارد دیناری مانگانەیە ئەگاتە 150 میلیارد دیناری مانگانە واتە بێتە دوو هێندە. بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئازایە بەهێزە لە وەرگرتنی باج لە خەڵکی سادە لە خەڵکی بازرگانی بچوک لەو خەڵکانی کە پشت و پەنایان ئەوانەی کە لیان وەرناگرن کۆمپانیەکانی نەوتە، کۆمپانیەکانی ئینتەرنێتە، کۆمپانیا جۆرا و جۆرەکانی بیانیە ئەوانەی لە بواری وەبەرهێنانە کارەکەن، زۆر کۆمپانیای تر کە چالاکی جۆرا و جۆریان هەیە بە ملیۆنان دلار ئەوانەی یەکەکانی نیشتەجێبوونە کە بەداخەوە خراپ سوود لە یاسای وەبەرهێنان وەرگیراوە و ئەکرێ ئێستا ئێمە بۆچی حکوومەت کاتێمە بەستێتی بەر لە ماوەی 20 ڕۆژە یاسای گەنێرێتە پەرلەمان بە زۆری نەشتەیە پەڕێنەوە گەڕێتەوە بۆ حکوومەت ئەی بۆ لە بواری یاسای وەبەرهێنانە کە بۆتە هۆی ماڵوێرانی ئەم خەڵکی ئەم وڵاتە یاساکە هەموار نەکرێتەوە تاوەکو هەموو ئەو پرۆژە و کۆمپانیانەی کە لە بواری وەبەرهێنانە کارگەی شیشەچی منتۆیە پاڵاوگەیە زۆر شتی ترە کە کراوەتە وەبەرهێنان هێندێکیان هەر لە ئەساسە نابێ وەبەرهێنان بێ پرۆژەی وچالاکێکی ئابووریە ساڵانە بە ملیۆنان دلار پەیاکە لە هەر شوێنێکی دنیا بێ ئەبێ بڕێک لەو پارەیە بداتە خەزیێنی گشتی لە ڕێگەی باجەوە. بۆیە یەکێک لە کێشەکان ئەمانەیە کە باسمان کرد خۆت زیینەوەی بەشێکی زۆر لە کۆمپانیەکان کە ئەمە ئەم فێڵە لە هەموو دنیاە هەیە. لە کوردستانە فێڵێکی زیاتر هەیە کۆمپانیەکانی دەسەڵاتیان نزیک لەوان بەهۆی نفوسیان بەهۆی دەسەڵاتیان بەهۆی نزیکیان لە بەرپرسانی حزبی و حکومی خۆیانە دزنەوە لە باج وەرنەگرنی باج لە کۆمپانیەکانی بواری نەوت وەرنەگرنی باج لە کۆمپانیەکانی خاڵە سنووریەکان وەرنەگرنی باج لە کۆمپانیەکانی پەیوەندی و لە زۆر بواری تریشە. بۆیە ئێستا ئەو باجی کە هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی لە بازرگانی و چالاکی ئاساییەکانە وەرەگیر و زۆرێکشی لە هاوڵاتیانی بازرگانی بچوک کە لە بازاڕە هەن کە زۆر بە ئاسانی حکومەت دەستی قووەتی ئەشکێ بەسەر ئەوانە باجیان لێ وەرەگرێ بەڵام کۆمپانیا زەبەلاحەکان ئاسان ئەتوانن زۆر کەمەوە سەر بینستر مەسەلەی پرۆژە یاسای بودجە با ڕسوماتیش بە کورتی ئاماژە پێ بم لە ڕسوماتەوە طبعاً داهاتێکە زۆر جار حسابی بۆ ناکرێ زۆر چاوی لەسەر نییە هێندەی چاو لەسەر نەوت و گومرگە لە ڕسوماتەوە تەنها وەزارەتی داد لە ساڵی 2019 132 میلیارد دینار داهاتی هەبووە تەنها وەزارەتی داد وەزارەتی شارەوانی 2 ئەوەندە و 3 ئەوەندە داهاتی هەیە وەزارەتی ناخۆ وەزاری دارایی گەیاندن وەبەرهێنان ئەو قاف سامانە سروشتەکان وەزارەتی پەروەردە خوێندی باڵا کاروباری کۆمەڵای تەندروستی بازرگان یعنی زۆرینەی زۆری وەزارەتەکان بێزگە لە وەزارەتی پێشمەرگە و 1-2 وەزارەت نەبێ هەموو وەزارەت و دەستەکان داهاتیان هەیە بۆ هەرێمی کوردستان لە ڕێگەی پێشکەشکردنی خزمەتگوزاریەوە ئاوە کارەبایە شەقامەڕێ هەر چی شتێک کە ئەو مامەڵانەی کە لە دادگاکانە ئەکرێن زۆرینەی زۆر کە خەڵگە چێ وەسڵێک پارەی وەسڵێکەدا ئەمانە بێتە داهات بۆ حکوومەت بڕەکەی لە مانگێکا 100 میلیارە لە ساڵێکە تریلیۆنێک و 200 میلیارە کە داهاتێکی زۆر گەورە زەبەلاحە سەبارەت بە پرۆژە یاسای بودجە حکومەت دەڵێن لە نزترین کاتدا دەینێنین بۆ پەرلەمان ئەمڕۆ شەر بڵین کۆبنەوەیەکە بوو حکومەت باسییانەوە کردبوو 7 ساڵە حکوومەت یاسای بودجەی نییە باش واتە لە دەرەوەی یاسا بە یاساشکێنی تەسەڕفی بە مڵک و ماڵی ئەم وڵاتەوە داهاتی ئەم وڵاتەوە کردو ئەمە یەک دووەم ئەبێت لە 15 دەی هەر ساڵێکە حکوومەت پێشنیاری خۆی بنێرێ بۆی لە یەکی هەر ساڵێکی تازا بچێتە بواری جێبەجێکردنەوە چکە یاسای بودجە کاتێ باشە کتۆڵی پلانێکی دارایی و ئابووری حکوومەتەوە نیە بۆی لە سەرەتای ساڵەوە سوودی لێوەربگیرێەوە حکوومەت بە موەسساتی و بە پلان و بەرنامە کارکە بەڵام حکوومەت ئەم کابینەی ئێستا کە خۆی ئەویست لەم ساڵە یا ئەوێت یاسای بودجە بنێرێ لە 19/2020 ئێمە لەگەڵ وەزارەتی دارایی کۆبووینەوە وتیان کە لە کۆتایی ئەم مانگەواتە مانگی 2 یاساکە ئەنێرینە پەرلەمان ئەو مانگی 2 تێپەڕی و نەهات لە 12/4
شاندی حکوومەت کە هاتنە پەرلەمان وتیان هەفتەی داهاتوو واتە لە 24 یاساکان نێرینە پەرلەمان وایە ئێمە خەریکە مانگی 5 تێپەڕەکەین یاساکەیان نەنارد پرسیارەکە ئەمەیە هۆکار چییە حکوومەت ناتوانێت یاسای بودجەی هەبێت کە سادەترین بەرنامە و پلانی دارایی و ئابوووریە یاساشکێنی و جێبەجێنێکردنی یاسا بەرکارەکان حکوومەتێکە لە دەرەوەی سیستم و یاساکارەکە نەبوونی سیستم و بنەمای کاری دەوڵەتداری سێم گەندەڵی و دووگیرفانی کە بۆتە هۆی دیارنەمانی بڕێکی زۆر لە داهات خاڵی چوارەم و زۆر گرنگ ئەوەیە کە تا ئێستا پرۆسەی دەرهێنان گواستنەوە فرۆشتن گەڕانەوەی پارەی نەوت بە هیچ جۆرە داتاکانی دیاری نانە وەزارەتی دارایی و یەکێک لە کێشە گەورەکان ئەمەیە باشە بە دوای پرسیارم بە خەڵکی کوردستان دەڵێ حکوومەت ئێستا بە موچەخۆران پارەی هەیە و پێتان نادا بەڵام موچەخۆران چی بکەن پەرلەمان چی بکات کورتی بسپاس ئێمە لا يكلف الله نفسا الا وسعها و ئەو سوێندەی لە خواردومانە لە پەرلەمان ڕازگۆین لەگەڵیا ئەوەی بۆمان بکرێت لە پەرلەمانەوە ئەیکەین بەڵام ئەبێ خەڵکی کوردستان بزانێ ئەم زۆرینە پەرلەمانی کە ئێستا هەیە لە کوردستانە بۆتە پاڵپشتی ئەم حکوومەتە گەندەڵە و ئێمە ناتوانین لە ڕێگەی ژمارەی دەنگی ئۆپۆسیۆنەوە کە 16 ئەندام پەرلەمانین هێندە جارەگەینە 23 ناتوانین حکوومەت ڕاگرین لەم پێشێلکاریە کە هەیە ناتوانین چاودێریەکی جدی بکەین بۆ سیستەمەکە وایە واتە ئێمە لە پەرلەمانەوە جۆدی خۆمانەکەین پرسیار بە دوواداچوون کاتێکگەینە پرساندن و وەرگرتنەوەی بتمانە زۆرینە زاڵە بێ و دەنگی ئەوان زیاترە لە ئێمە حکوومەت پاڵپشتێکی گەورەی هەیە لە پەرلەمانەوە بۆی بەردەوام بێ لەسەر ئەم خراپەکاری و گەندەڵیەی کە هەیە بەڵام ئەبێ خەڵکی کوردستان بزانێت کە ئەو سەرچاوی دەسەڵاتەکانە خەڵکی کوردستان خەڵک لە هەر وڵاتێکە ئەو سەرچاوی دەسەڵاتەکانە ئەو متمانەی بە نوێنەرانی گەلداوە ئەو حکوومەتی هەڵبژاردووە ئەبێ ئەو خۆی ئەتوانێت بە دڵنیاییەوە ڕێگە چارەیەک بۆ ئێستا و داهاتوی خۆی هەڵبژێرێ بەڵێ من لە ئەنجام ئەتوانم بە توێ بەڕێز و هەموو بینەرێک بڵێم هەرێمی کوردستان داهاتی هەیە بۆ موچەی تەواو بەبێ لێبڕین بڕی پێویست پارەی هەیە بۆ خزمەتگوزاری بڕی پێویست پارەی هەیە بۆ وەگەرخستنی پرۆژەکان و ئەتوانێت موچە بەبێ لێبڕین دابەش کات بە پێی یاسا ئەتوانێت پلە بەرزکردنەوەی فەرمانبەران دەست پێ بکاتەوە ئەتوانێت کارمەند و مامۆستایانی گرێبەست بکاتە هەمیشەیی و ئەشتوانێت مامۆستایانی وانەبێژ گەنجی خێر لە نەدیوی ئەم وڵاتە دابمەزرێنێ کە 18 ساڵ خوێندوێتی بۆ ئەوەی لە قوتابخانەیەکە دەرس بە مناڵی ئەم وڵاتە بڵێتەوە کە ئێستا بۆتە وانەبێش کە وەکو لەگەڵ ڕێزمان تەبعاً بۆ کرێکاری ڕۆژانەکە ئیشێکی زۆر پیرۆزە بۆ جۆرە مامەڵەیان لەگەڵا کرد. سپاس دەکەم دۆ سپاس بۆ بەڕێز سپاس بۆی بەڕێز پێندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان سپاستان دەکەم زۆر سپاس سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان